یەکی ئایار ڕۆژی هەڵپشتی و هەڵخەباتی جیهانی چینی کرێکار لە ئێمە و ئێوە و کرێکارانی جیهان پیرۆز بێت. ئازیزان، هەروەک ئاماژەمان پێدا بەرنامەکانی ئەم شۆمان هەمووی تایبەتە بە یەکی ئایار. بەڵێ بینەرانی ئازیز، لەم بەرنامە تایبەتەی ئەم شەودا چەند گفتوگویەکمان دەبێت و هەروەها چەند گرتە ڤیدیۆیەکیش دەبینین و چەند بەرنامەیەکی تایبەتمان بۆ ئامادەکردوون لە بەرنامە کۆنەکانەوە کە بۆ نمونە تایبەتە بە مێژوچەیەکی ئایار هەتاوەکو چاوپێکەوتن لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و هەتاوەکو ڕێکۆرداچێک سەبارەت بە قوربانیانی شوێنی کار و هەروەها چەند چاوپێکەوتنێکیش گۆشە و کەناری جیاوازی تایبەت بایەکی ئایار تاوتێ دەکەیت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەم بەرنامە تایبەتە تایبەت بایەکی ئایار. یەکەم چاوپێکەوتنی ئەمڕۆمان تایبەتە بە قسەوباسێک سەبارەت بە کرێکاران و ژنانی کرێکار و ئەو ستەمەی کە بەجیا لە ستەمی گشتی لەسەر کرێکاران ڕوبەڕووی ژنان دەبێتەوە لە جیهانی کاردا. ئەم بابەتەش تاوتێ دەکەین و لێدوان لە ئاڵا فەرەج هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خواسی ژنان وەردەگرێت. ئاڵا فەرەج، ئێوارت باش و ئایارتان پیرۆز. ئێوارەتان باش و زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە هاوڕێ بنەکەن. بەڵێ، وەک وتم، ئەگەر ئێوە ئازادانە قسەی خۆتان بکەن سەبارەت بە ژنان و جیهانی کار و ستەمێک کە زیاتر ڕوبەڕووی بە ژنانی کرێکاران دەبێتەوە، فەرمووی. سپاس. سەرەتا پیرۆزباییەکی گەرم لە کرێکارانی جیهان لە هەرکوێکی ئەم دنیاە هەن ئەەکەم و پیرۆزبایی گەرم لە هاوڕێیانی ستافی پێچەنگ تیڤیزەکەم. هەڵبەتە بەسەبارەت بە ڕۆژی یەکی ئایار پێش ئەوەی کە بچمە سەر ئەوەی کە باسی کێشەکانی ژنان، مەسایلی ژنان، کرێکارانی ژنانی کرێکار ببوورە ژنانی کرێکار، پێش ئەوەی باسی ئەوە بکەم، تایبەتمەندێکی زۆر گرنگ کە لە ڕۆژی یەکی ئایارە ئەبینرێت و هەستی پێ ئەکرێ، ئەویش ئەوەیە کە ڕۆژی یەکی ئایار بەجیا لەوەی کە لە هەرکوێکی ئەم دنیایان چینی کرێکار بەجیا لەوەی ڕەگەزەکەی مێ یان نەیە، دیانەتی هەیە نیەتی و هەروەها چه ئایدۆلۆژیەکی سەر بە چه ئایدۆلۆژیایەکە، هەموو ئەمانە لەلایەک ئەوەی کە یەک بەرژەوەندی چینایەتی لە ئاستێکی بەرزە، لە ئاستی داواکاریەکانی چینی کرێکارە، لە ئاستی یەک دەنگی جیهانیدا پیشان ئەدرێت. ئەو تایبەتمەندیەیە کە خەبات ئەکەین لەم ڕۆژەیە، کرێکاران خەبات ئەکەن لەم ڕۆژەیە، هەمووی لە یەک ڕیزی سربەخۆی یەکگرتووە ئەم هێزانە بە شێوازی جۆراوجۆر نمایش دەکرێت. ئەوەندەی کە دەگەڕێتەوانێ بۆ ئەوەی کە کرێکاران، داواکاریەکانی کرێکاران و بە تایبەتی کە باسی بەشەی مندانراوە بۆ داواکاریەکانی ژنانی کرێکار. هەڵبەتە ژنانی کرێکار لە هەموو جیهاندا، ئەگەر لە پێشا بە شێوەیەکی گشتی لە جیهانە باسی بکەین، ژنانی کرێکار لە هەندێک وڵاتە هەندێک مافی سەرەتایی و مافی بەدەستهێناوە لە ڕێگای شۆڕشە جیهانیەکانی سەدەی پێشوانێ. هەندێک داواکاری مشەخص تایبەتی بەدەست هاتووە لە هەندێک وڵاتانی جیهانە. بەڵام سەرەڕای ئەوە ئێستاوەکو کرێکارانی ژن لەگەڵ کرێکارانی پیاوان تەواوی مافەکانیان، تەواوی ئینسانی بوونیان جوود نەبووە لە یاسادار تا ئێستا، لەبەر ئەوەی نظامی سەرمایەداری کۆڵەکەکەی لەسەر ئەم جیاکاریەدا مەزراوە، هەتا ئەم سیستەم و نیزامە بەهێزی چینی کرێکار نەڕوخێ و لەناو نەبرێ، ئەو یاسا یەکسانە بە تەواوی لە سەدی تەواوی یەکسانی، واتە ئەوەی کە کرێ یەکسان بۆ ژن و پیاو، بۆ هەمان کاری ژن و پیاو، بۆ نمونە ئەوەی کە هەموو ئەو هەڵاواردنە جنسیانەی کە لەسەر ژنان هەیە لە شوێنی کار، تەنانەت بۆ ژنانی بێکار کە لە ماڵەوانێ
کار ئەکات بەبێ کرێ هەموو ئەمانە یەک هێرشێکی زۆر زۆر گەورە لەسەر ژنانە لە ئاستی جیهانیدا و ئەوەنەیە گەڕێتوانێ بۆ ئەو هێرشە گەورانەی کە لە وڵاتێکی وەکو عێراق لە کوردستانە هەیە ئەبینین سیستەمی سەرمایەداری کە لە کوردستانە ژیانی خۆی با بڵێن سیستمی خۆی زاڵ کردو بەسەر ژیانی کرێکارانی ژن و پیاوە بەسەر ژیانی خەڵکی زەحمەتکێش و کرێکارانی کوردستانە بە تەواوی لە ڕێگای کۆمپانیا گەورەکانەوە لە ڕێگای سیستمێکەوە کە هیچ بیمەیەکی کۆمەڵایەتی بۆ خەڵکی و بە تایبەتی بۆ چینی کرێکار و زەحمەتکێش دابین نەکردووە سەرڕای ئەوەی هێرشەکان هەمیشە بەردەوامن هەمومان ئەیبینین کە هەتاوەکو مەعاشێک وەرئەگرن کە مەعاش وەرگرتن لە هەموو وڵاتێکی ئەم عالەمەوە جیهانە بە پێشکەوتوترین وڵاتەوە تا دواکەوتوترین وڵات ئیش بکەی مەعاش وەرەگری بەڵام لە کوردستانە ئەبینین هەتاوەکو مەعاشەکە ئەدەن کە لە کاتی خۆیان نایەن سەرڕای ئەو هەموو خۆپیشاندان و هێرشەی کە دەکرێتە سەر دەسەڵاتداران ئەبینی بە تەواوی هەم بڵێن کرێکار بە شێوەیەکی گشتی لە کوردستانە لە چاوەڕوانیەکە لە گێژاوێکا خەڵکیان هێشتۆتەوانێت کە تەنانەت ئەو حەقا سەرەتایی و سادەیە کە حەق خۆیەتی و ئیشەکە ئەبێ کرێیان معاشی خۆی وەرگرێ کرێکاران بەداخەوە لە کوردستان عێراقا لەمەش بەهرەمەند نین بۆ نمونەبینین لە وڵاتانی ترا ئیشەکات کرێکار حەقی خۆی وەرەگرێ سەرڕای هەموو کەم و کورتێ سەرڕای ئەوەی سەلامەتی کار بە تەواوی دابین نەکراوە کرێ نایەکسانی ژنوان و پیاوان ئەبینین لە هەندێک شوێنە دەستڕاگەشتن بە حەزانە و ئەوەی کە دایکەکە خەمی مناڵەکەیەتی بە تەواوی ئەو شتانە دابین نەکراوە لە زۆربەی زۆری وڵاتەکانە سەرڕایەوە بینین لە کوردستانە بێ پارەی کێجگار زۆر بدرێت دەوڵەت بە تەواوی شانی خۆخاڵی کردوتەوە لەوەی کە پارەی حەزانە و پارەی با بڵێن باخچەی ساوایان بۆ مناڵەکان دابین کرا ئەوی ژۆکو هەر مافێکی تر چۆنەڵی ژنانی کرێکار مافیان لە زۆربەی زۆری مافەکانیان زەوت کراون ئەبینین لە خێزانەکانیشە گەورەترین مەسئولێت کە هەڵگرتنی مەسئولێتی مناڵە ئەوی شەردیستانەوە بەسەر ژیانی ژنانی کرێکار و زەحمەتکێشایە کە سەرڕای ئەوەی ئەگەر بچینە سەر شوێنی ئەو شوێنانەی کە کرێکارانی ژنان کاری تیاکەن ئەوانەی کە با بڵێن جنسیان ژنە ئەبینی لەوێشا چەنەها کێشەیان هەیە کە بە زۆری لە زۆربەی شوێنی زۆربەی زۆری شوێنی کرێکارانە کارگەکان با بڵێن ئەو شوێنانی کە کرێکاران و کارمەندان ئیشتیاکەن ئەبینین بە شێوەیەک سێکسی ژنان بەکارهێنرێت تەحڕوشیان پێ ئەکرێ ئیزعاج ئەکرێن ئەبینین لە زۆربەی زۆری شوێنەکانی کوردستان کۆمپانیەکان ئەبینین کچانی گەنج لاو تەنانەت کوڕانی گەنج و لایش یان تەعینیانەکەن چەنەها مەرجیان بۆ دائەنێن بۆ تەعینکردنەکە سەر ئەبێ گەنج بێت ئەبێت لە هەنێ شوێنە ئەبێ هەنێ تایبەتمەندی هەیە هەنێک چۆنەڵی مەرج هەیە ئەبێ هەموو مەرجەکانی تاوێ سەرڕای ئەوەی خاوەنکار زۆر زۆر بە ئاسانی ئەو حەقیاوە بەخۆی کە تحرشی سێکسی پێ بکە هەر کاتێک هەر شتێکی ویست لێ هەر داواکارێکی لێ هەبوو بۆی بکە بەبێ ئەوەی کە بزانرێ ئایا ئەمە کاتی ئیشە ئەمە کاتی ئیش نییە دوای ئیشە دوای ئیش نییە ئەو کاتێکی درێژماوەی بۆ ئیشەکە دانراوە زۆر جار قانونی کاریش نییە بێت 10 ساعات 12 ساعات ئیش بکە و کرێیەکی یەجگار کەمیش دەدرێت بە کرێکاران لە کوردستانەوە بە تایبەتی کرێکارانی کچ کرێکارانی ژن کرێکارانی گەنج جێجگار معاشێکی زۆر زۆر کەمیانەیرێ ئەوانەی کە لە قتاعی خاص ئیشەکەن و ئەوانەی کە لە قتاعی تیش ئەو کەمەی کە ئیشەکەنەوە تۆزەی کەماویشە ئەوانش بە هیچ شێوەیەک سەلامەتی کار نانگرێتەوە لەبەرەوەی خۆی خودی سیستمێک کە لە کوردستانە کاری پێکرێ قانونێکی تیانێ بڵێ قانونێکی کار کە ئەم قانونە مافەکانی کرێکاران و مافەکانی ژنانی کرێکاران بڵێن زاڵەکات لە ناو قانونە سەرڕای ئەوە دین زۆر زۆر بە تەواوی زاڵە بەسەر ژیانی ژنانە نەریتە کۆنەکان نەریتە باوەکانی کۆمەلگا ئەبێ کرێکارانی ژن ئەوانە هەمووی پیادە بکەن یعنی سەرڕای ئەوەی کە ئەم هەموو بێ حقوقیە سەرڕای ئەوە ئەیانەیە ژنانی کرێکار لە کولتورێکی زۆر زۆر دواکەوتووە بێ هەرنەوە قشڵێکی زۆر زۆر گەورە لە بینی
کرێکاران و ژنانی کرێکارانی ژن و پیاوە دروست کراوە بۆ ئەوەی کە ئەم هاوڕیزی و هاوپشتی و هاوشانیە ڕوونەدات بۆ ئەوەی خەباتەکە نەچێتە پێشەوە بۆ ئەوەی ئەو هێزە نمایش نەکرێ نەک تەنها لە یەکی ئایارە ڕۆژانە کرێکار چۆن هێزی خۆی با بڵێن ئەفرۆشێ هێزی کاری خۆی ئەفرۆشێ خەباتێکیش ئەکا لەگەڵ ئەمە ئەم خەباتە هەرچەنە لە ئێستا لە ئاستێکی زۆر بەرزانیە بەڵام ئەم خەباتە لە ڕۆژی یەکی ئایارە کە زیاتر نمایش دەکرێت ئەتوانین بڵین بە تەواوی سەرمایەداران دەوڵەت کۆمپانیا زەبەلاحەکان کۆمپانیا بچووکەکان هەمویان ئەهێنێتە لەرزین. هەر لە پەیوەند بەم بابەتەوە پرسیاری بینەرە کاتۆم ئاراستان کەم کە باستان لە دۆخی ئێستا کرد دەڵێ جیاوازی ئایاری ئەم ساڵ چیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئایا کرێکاران تا چەند ئێستا هۆشیارن بەرامبەر بە مافەکانیان لە زوڵنی و قسانی ئێستادا فەرموو. بەڵێ سپاس پرسیارێکی زۆر بەجێیە بەڵێ هەڵبەتە ئەگەر مقارنەی دۆخ و بارودۆخێک بکەین کە کرێکاران ئێستا هەیەە لەگەڵ بارودۆخێک کە ساڵانی ڕابردوو هەیەە ئەتوانم بڵێم لەبەرەوەی نەهامەتیەکان چەسانەوەی چینی کرێکار نەک تەنها لە شوێنی کار و مباشر لە با بڵێن ڕوبەڕووی کرێکاران ئەبینین کولی سیستمەکە ڕوبەڕووی هەموو کرێکارانی جیهانە لە ڕێگای شەڕ و میلیتاریزمەکردن و قەیرانێک و گێژاوێک کە بۆ کۆمەلگان هێناوە لە سەرتاسەری دنیادا ئەبینین لەبەر ئەوەی کە ئەبینین ئەم بارودۆخە زۆر جیاوازە لە جاران ئەبینین لەشکری بێکاری بێکارکردنی ئینسانەکان لەم کۆمەلگایەدا هیچ کاتێک ئەوەی کە سەرژمێری کراوە هیچ کاتێک لە جیهاندا وەکو ئێستا نەبووە کرێکاران هەم بێکارکردن لەشکری بێکاریش ئەوانە هەم بەشێکن لە کرێکارانی جیهان ناتوانین جای بکەینەوانێ چونکە ئەم خەباتە کەم و کورتە بێت تەنها ئەگەر ئاوا تەماشای بکەین کرێکاران لە کارگەکان ئیشەکەن لە خەستخانەکان ئیشەکەن لە شوێنی کار و لە دەوائیرەکانە ئیشەکەن جای بکەیتەوانێ لە ئەو لەشکرە گەورەی بێکاری چونکە ئەوانەش کرێکارن کە بێکار کراون بۆیە ئەم بارودۆخە جیاوازە ئەگەر بناسینەوە ئەوە ئەم ساڵی ئایاریشمان ئەبێ زۆر جیاوازتر بێ و جیاوازیشە ئەبینین ماوەیەکی یەجگار زۆرە ئەگەر لە باری جیهانیەوە تەماشا بکەین لە زۆربەی زۆری وڵاتە سەرمایەدار گەورەکان زلهێزەکان وەکو ئەمریکا بۆ نمونە شیکاغۆ لە شیکاغۆ کە مرکزی ئەوە بووکەیەکی ئایار لەوێوانێ سەری هەڵدا و بوو تا ئێستا بڵێن سەرمایەداری ئەوەنە لەم ڕۆژە ئەترسێ ئەوەنە بۆی سامە نەیکردووەتە ڕۆژی با بڵێن عوتڵە نەبووەتە پشوو ئەبینین لە هەنێ وڵاتە لە زۆربەی زۆری وڵاتەکانی ئەوروپا بێجگە لە بەریتانیا پشوویەکی ڕەسمیە یعنی ئەمە بەسیترین مافە کە ئەبینین لە کرێکارانی ئەمریکا کە لە ئێستایە لە بەهێزترین نمایشکردنی هێزەکانیانن ڕۆژانە هێزی ملیۆنیان ئەبیندرێت لەسەر جادە ئەبیندرێ وازێنانیان لە کارەکان بە حکمی ئەوەی کە هێرشێک لەسەر ئەوانە ئەوەی کە ئەیبینین لە کۆمپانیا هەرە گەورەکانی کارگەی سیارە ئەبینین بۆ نمونە ئەبینین دەهینی مایکرۆسۆفت و ناچەنەها کرێکار چوونە ڕیزی لەشکری بێکاریەوە هەر بەم دەلیلە هەر بۆی کە ئەیبینین ئەو زەمینەیەی کە هەیە بۆ بەرپاکردنی شۆڕشێکی گەورەی کۆمەڵایەتی من زۆر لەو بڕوایم ئەو جیاوازیە گەورەیە سبەینە لە هەموو کەناڵەکانەوە لە جیهانەوانێ پەخش ئەکرێ و ئەبیندرێ لەوانەیە هەمووی پەخش نەکرێ و نەبیندرێ بەڵام ئەو هێزە جیهانیە لە چەندین هەفتەیە ئێمە هەمومان ئەیبینینەوانێ کە لە شارەکانی ئەمریکا ئەو زەنگە خەتەرە بۆ نەمانی سیستمی سەرمایەداری لێ ئەدات و لێ ئەدات. ئاڵا فەرج زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و بەشدار بوویت لە بەرنامەی تایبەتی پێشەنگ تیڤی و سپاس بۆ هەموو ئەو قسە پڕ لە ئومێدانت. زۆر سپاس دەکەمەوە هەڵبەتە ئەگەر ئینسان ئومێدی نەبێ بە دنیایەکی باشتر ئەگەر کەچینی کرێکار ئومێدی نەبێت بەوەی کە ئیرادەی هەیە توانامان هەیە ئەوان چۆن ڕۆژانە هێرش بۆ ئێماکەن نابێ ئێمە فقط تەنها لە یەکی ئایارە لە خەباتا بێت
خەباتی چینی کرێکار خەباتێکی بەردەوامە تا ئەو ڕۆژەی کە بە تەواوی کۆتایی بە نەفەسی نظامی سەرمایەداریێنێ. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەتاندا. زۆر سپاس هاوڕە بنار و گوێگرانی پێشنگ تیڤی. زۆر سپاس و ئاهێرتان پیرۆز دووبار. ئازیزان وچانێکی زۆر بچووک و پاشان بەردەوام دەبین لەسەر بەرنامە تایبەتەکەمان تایبەت بە یەکی ئایار و قسە و باسێکمان دەبێت سەبارەت بە بەڕێوەبردننی ڕۆژیەکی ئایار لە سەردەمە جیاوازەکاندا لە کوردستان و عێراق و بە تایبەتی لە سەردەمی دەسەڵاتدارەتی بەعسدا. لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عەزیز بەرنامەی تایبەتمان سەبارەت با یەکی ئایار بەردەوامە و ئێستاش لە کەرکووکەوە ئازاد مەجیدمان لەگەڵدایە بۆ قسە و باسێک سەبارەت بە چۆنێتی بەڕێوەبردننی و بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی چینی کرێکار لە سەردەمە جیاوازەکاندا و بە تایبەتی لە سەردەمی ژێردەسەڵاتی بەعزدا لە کوردستان و عێراق. ئازاد مەجید ئێوارت باش و ئایارتان پیرۆز. زۆر سپاس بنارجان، ئایار لە ئێوە و لە چینی کرێکار پیرۆز بێت. وەکوتمان چۆن یەکی ئایار لە سەردەمە جیاوازەکاندا بەڕێکراوە و ئێوە خۆتان لە چەندین سەردەمی جیاوازدا یەکی ئایارتان بەڕێوەبردووە هەم لە ئەوەی کە پێوترێ خەباتی ژێرزەمینی هەم بە نهێنی و هەم لە شەقامەکاندا. ئەگەر لەوبارەی و قسە و باسێکمان بۆ بکەن. زۆر سپاس بنارجان، سەرەتامەوە پیرۆزباییەکی ئایار لە چینی کرێکار و خەڵکی چینی کرێکار لە سەرتاسەری جیهانەوە بە تایبەتی کرێکارانی کوردستان پیرۆزبایی گەرمیان لێکم. هیوادارم ئەم ڕۆژە بێتە ڕۆژی بەهێزکردنی چینی کرێکار و بەهێزکردنی ناڕەزایەتیەکانی ئێوان لە دژی بێکاری و گرانی و شەڕ و ماڵوێرانی. ئەمەوێ لێوە دەست پێ بکەم کە دوو کێشەی گەورە کە تاسیری زۆر گەورەی لەسەر چینی کرێکار لە عێراق و لە کوردستانە داناوێت لەوانی کە بە درێژایی تاریخێکی زۆر عێراق لە ناو شەڕ و ماڵوێرانی و گرانی و بێکاری و برسێتیە گوزەری کردووە. بە تایبەتی شەڕ و بێکاری دوو سیاسەتی سەرمایەداری لە دژی چینی کرێکار و عێراق خۆتان ئاگادارن بە کۆمەڵێک شەڕ و شەڕیەک لە دواییەکدا تێپەڕ بووە و هەروەها حەسار و گرانی ئەمانە تاسیراتێکی گەورەی لەسەر ژیان و گوزەران و بێکارکردنی خەڵکدانە. ینی ئەو سیاستانەی کە سەرمایەداری و بۆرجوازی لە عێراقدا پیادەی کردووە بۆ دابەزاندنی ئاستی داخوازیەکانی چینی کرێکار لە عێراق و لە کوردستانە. تۆ سیر کە بزان ینی ئەوەی کە چینی کرێکار بەڕاستی لێرە چینێکی تا حدێک وشیاری چینایەتی کەمە بە داخوازیەکانی بە قانونکارێکی کرێکاری بە یەکێتی و یەکگرتووی خۆی، ینی ئاستێکی وشیاری کەمی هەیە. بەڕاستی ئەوانش کە ڕێگربوون وەکوتمان ئەو شەڕەیەک لە دواییەکانە بووە و بێکاری و برسێتی بووە کە باڵی بەسەر کۆمەلگای عێراق و کوردستانە بە درێژایی مێژوویەک کێشاوە. تۆسەی کە بزانە ئاوارەی چی کردووە، چەندها جۆر کرێکاری وڵاتانی ناوچەکە و جیهان ڕویان لە کوردستان کردووە، نەتیجەی شەڕ و بێکاری و گرانی وای کردووە کە تەسیراتێکی خراپی داناوە. ئەمە ئاستی کرێ و ئیش و کاروانەی داگرتوێتە ئاستێک کە کرێکاران خواخوایانە ئیشێکیان دەست بکەوێت. یعنی نەکەوەی کە تەوەقعێکی نزمی هەیە لە داخوازیەکانی خۆی بە بۆنەی نەبوونی کارەوە، بە بۆنەی جۆرەها ینی کرێکار و دەستی کاری هەرزانی وڵاتان کە هێنراوەتە ئێرە تاسیرێکی وای کردووە کە خەڵکێکی زۆر بێ ئیش و بێکارە. یعنی کە وەختی تۆ بێکاربی خواخواتە ئیشێکت دەست بکەوێ و بتوانی کرێژی کەمە دەستکە بتوانی ماڵ و ناڵەکەت بەخێو بکەی. ینی ئەم وەزعێتەوای کردووە کە کرێکاران کەمترین ناڕەزایەتیان هەبێت، کەمترین وشیاری چینایەتیان هەبێت، کەمترین ئاستی وشیاریان لە بەرامبەر قانونەکانی کار و ماف و داخوازیەکانی خۆیان هەبێت. بەگشتی ویستم هەرەوە باسکەم کە ئەوزاعێکی ئاوا لە عێراق و کوردستانەوە کە تاسیراتی لەسەر ناڕەزایەتی و یەکێتی و یەکپارچەی چینی کرێکار داناوە. بەداخەوە
ئەوە لە سەردەمە جیاوازەکاندا یەکی ئایر بەڕێکراوە وێڕێ هەموو ئەو حتما ئەویستم ئەو باز بکەم و بێمە سەر ئەوەی کە مەسەنەن بە چەند دەورانێکی جیاواز لە یەکی ئایرەکانە ئێمە پێی تێپەڕبووینە مەسەن لە سلەیمە لە ساڵەکانی هەشتاکانەوە زۆرتر لە ڕێگەی رادیۆی حزبی کۆمونیستی ئێران وەختێک کە کۆمونیزم مەیلی کۆمونیزمی کرێکاری تایە باڵا دەست بوو و ئەوان هەوڵیانەدا زۆرتر بۆنە کرێکاریەکان و داخوازی و اعترازاتی کرێکاران بڵاوکەنەوە ئێمە ئاشنا بووین بە یەکی ئایار ئەو کاتانە لە ڕێگەی رادیۆی ئەوانەوە هەروەها ئەو گروپانەی کە لە گروپە چەپ و کۆمۆنیستانی کە لەو سەردەمانە لەژێر تەئسیراتی کۆمونیزمی کرێکاری لە ئێرانە دروست بوون لە سەرەتای کار و چالاکیەکانمانەوە بوو کە زۆر بتوانین بۆنەکانی وەکو یەکی ئەیار وەکو 8 مارس کە لەو سەردەمی بەعس و ئەوەیە بە شێوەیەکی نهێنی و یاخود بە شێوەی گروپ ئێمە یادی ئەو ڕۆژانەمان کردویان بە کۆبوونەوەمان لە ماڵەکاندا بەدەیان کەس ئێمە لەو سەردەمانەی کە ڕەنگە لەسەر بچووکترین چالاکی لەسەر بچووکترین مناسبە ئاهەنگێکە ڕەبتی بە کرێکاران و بە کۆمونیزمەوە هەبێت بەر زیندانی و بەر عقوبەی زۆر خەتەر بکەیت ئێمە لەو سەردەمانەیە کە لە ڕێگەی ئەو خێزانە کرێکاریانەوە کە هەبوون بە دەوروبەرمانە یاخود تەنانەت ئێمە کرێکارانێکی زۆرمانە ناسی لە کارگەکانی مەسەنەوە وەکو محمەد کاشی لەیلان کە زۆربەی کرێکارەکانی کچ بوون لە ڕاستیە ئێمە پەیوەندێکی زۆر تون و تۆڵمان هەبوو لەگەڵ ئەوانە کۆبوونەوەمان لەگەڵیانە کرد تەنانەت ئیشمان گیان بۆ لەگەڵیانەکە مانگرتن بکەن داخوازیەکانیان بەرزکۆن لە بەرامبەر خاوەن کارگەکان وسە لە زۆرێک لە کارگەی ئەهلیەکان وەکو کارگەی نانەقەیسی و کونجی دەستکردە بوو ئەمە لە شاری کەرکووکە کە کرێکارانێکی زۆر بوون ئێمە پەیوەندیمان پیانەوە بوو بەردەوام کۆڕ و کۆمەڵی کرێکاری و ڕۆشنبیری و لە ئاهەنگەکانە پێکەوە ئێمە لە دەوریە کۆبووینەوە ژەژنە پیرۆزە و باسی یەکی ئایار و ڕۆژەکانی مەسەن 8 مارسەوە بە تایبەتی ئێمە باسی یەکی ئایارەکەین ئەو کاتانە ئەمانە بەڕێوەمان لە ساڵەکانی هێشتا ئێوە شۆش ئەمانەتە تەوری کرد گەشەی کرد و ئایلات و ئێمە بە شێوەی سەیران چوونە دەرەوە بۆ دەرەوەی شار جاروا هەبوو بە 50 کەس ئێمە کۆبووینەوە لە دەوری یەکتر و دەیان خێزانی کرێکاری و خەڵکی چالاک کۆمونیست بە ناوی سەیرانەوە دەرەچوینە دەورەوە لەوێ باسمان لە خەبات و ناڕەزایەتیەکانی کرێکارانە کردووە باسمان لە یەکێتی و یەکگرتووی و بەهێزکردنی ئەم بۆنانە و هەروها تونند و تۆڵکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان ئەم خێزانە کرێکاریانێک کە بە دەوری یەکترەوە بووین و لەوێ وتاریەکی ئارمانە خوێنایەوە لە دوایەوانە ئیتر هەر کەسێک قسە و باسیشی تایبەتیە وایە بە شوێنی کارەکەیەوە یاخۆت بە شوێنی گەڕەک و بانوانە و دواتر بە ئاهەنگ و بە گۆرانی و ئەوانە و لە ناو کاتێکی خۆشە ئێمە ئەو ئاهەنگان و بۆنانەمان یاد دەکردەوە کە سیمایەکی زۆر باش و بەهێزی لە ناو خەڵکێکی دەوروبەرمانە دروست کرده بوو ینی لەو سەردەمانی کە مەترسی زۆر گەورە هەبوو لەسەر ئەم شێوە کار و چالاکیانە ئێمە بەدەیان جار توانیمان ئەو کارانە بکەین و بەبێ ئەوەی بەر زەربەیەکی ئاوا بکەوین کە حکوومەت بتوانێت وەزعمان لێ تێک بدا لەو بارانە ینی شێوەی ئەو چالاکیانە لە سەردەمەکانە بۆ خۆی جیاواز بووە لە سەردەمێکە بە تایبەتی لە هەشتاکانە بە شێوەی گروپ و خێزانی لە ماڵەکانەکەمان دواتر گەشەمان پێدا بۆ ئاسیەوەی کە بە شێوەی سەیران و فراوانتر ینی جاروا بووە 50 کەس ئێمە کۆبووینەتەوە و یەکی ئایارمان کردووە تا ئەو سەردەمانی کە باسیش ڕووخاییتر ئێمە ئەوە ئەنگانەمان گەورەتر کردەوە و بە سەدان کەس لە دوای ڕووخاندنی حکوومەتەوە کە لە ناوجەرگەی کەرکووکاوە لەو گەڕەک و شوێنە کرێکاریانەی کە کرێکارانی شەریکەی نەوتی لە وەکو گەڕەکی عەرەفە یەکەم یەکی ئەیاری ئێمە لە گەڕەکی عەرەفە کرا کە گەڕەکێکی کرێکاریە و تایبەتە بە کرێکارانی شەریکەی نەوتی کەرکووکەوە وەکە ئێمە لەگەڵ سەرەتای ڕووخانی حکوومەت وهاتن گەڕانەوەمان بۆ کەرکووک ئەو سەردەمانە دەستمان بە چالاکیێکی فراوان کرد لە نێو کرێکارانی شەریکەی نەوتە شەریکەی غازا و کرێکارانی ئاباری نەوت با بڵێنەوەی بیرە نەوتەکان
چالاکیێکی زۆرمان کرد و خەڵکانی زۆرمان ناسی و گەورەترین یەکی ئایارمان لەوێ بەڕێخست بەڕاستیانی بووە جێگەی دڵخۆشی و شادیێکی گەورە لە نێوان کرێکارانێکا کە یەکەم جار بوو ئارەزوومەندانە بێن لێوەکانە کە باس لە ژیان و سەختی ژیانی کرێکاران و وەزێتەنا لەبارەی لەژێر دەسەڵاتی بەعسوانە کراوە و بە درێژایی ئەو سەردەمەوە تا ئێستش با بڵێن ئێمە ساڵانە یەکی ئایارمان بە شێوەی مەسیرە و بە شێوەی ئاهەنگ و لە قاعەکان و لە ساحە گەورەکانەوە بەڕێخستەوە بۆ بەردەم پارێزگاری کەرکووک هەتا پار و پێراریش ئێمە مەسیرەمان کردووە و یادداشتنامەمان داوەتە پارێزگای کەرکووک و ڕۆشتوین دانیشتنمان کردووە لەگەڵ جێگری پارێزگاری کەرکووکە پارەکە پار و پێرار ڕاکان زبووری بوو و لەگەڵ خۆشە دانیشتین و یادداشتنامەکەماندا پێیلۆ بارانەوە قسە و باسمان کردووە لەسەر ژیان و گوزەرانی کرێکارە بەگشتی ئەوەی کە ئێستش بەڵێ ئەمە لەسەر ئێستا بپرسم ئەگەرچی ڕەنگە بە پێی ئەو خواست و چاوەڕوانیە نەبێکە ئێوە هەتانە لەگەڵ ئەو مێژە درێژەیە بەڵام کۆمەڵگەی چینایەتی دیارە لە ڕێگە نادات ئەم ڕۆژە هەر ئاوها تێپەڕێت کە یا دەکرێتەوە ئێستش بەڵێ هەموو ساڵ هەر یاد ئەکرێتەوە هەموو ساڵان بۆنانە بە ئەکرێت بە شێوەی مەسیرە و بە شێوەی مەراسیم و لە جێگە و ڕێگەکان ئەکرێتەوەە بەڵام ئەستەکەم ساڵ بە ساڵ لە دوای ئەوەی کە حکوومەت ڕووخاوە بەرەو زەعیفبوون هاتووە بە حکمی ئەو وەزعێتانە هەیە شەڕ و شەڕەیەک لە دوایەکەکان بوونی قاعیدە و داعش و ئەمانەکە وەزعێکی ئەمنیت مەترسیداری دروست کردووە لە کەرکووکە کە کەمتر توانراوە ما بڵین بتوانی بە شێوەیەکی فراوان و بێکاریەکی فراوانتر ئێستا دەستی پێ کردووە ئەو بێکاریە وای لێ کردووە کە بەڕاستیانی کە لەگەڵ کرێکارێکە باسی یەکی ئایروانە بکەی ینی لە کاتی ڕۆژی یەکی یارە کرێکاران ئەچن بۆ ئیش بەداخەوە ینی ئەچن بۆ ئیش و کار لەبەر بێئیشی و بێکاری و ئەو وەزعەتەی کە هەیە ناڵێم ینی بوونی شەڕەکان لە ئاستی جیهانیشا کە تەسیراتی گەورەی هەبووە لەسەر بێئیش و بێکارکردن لە عێراقا و ئەو شەڕ و تیرۆر و کوشت و کوشتارانەی و ئەو ئەحزابانەی کە هەیە لێراکانم توانیوانە ئاستی خەباتی چینایەتی کرێکاران بەرەدوا بن ئاسی ڕێکخراوەی و یەکگرتووی چینی کرێکار زەعیف بکەن و هەروەها بۆنەکانشی هەستەکەم بەرەو لاوازی و بەرەو زەعیفی ڕۆشتەوە بەڕاستی سەبەبەکە شێرە و شەڕ و بێئیشی و بێکاریەکە باسم کرد بە سەدان هزار خەڵکە ئەبینی ئێستا دەست برۆشی و عربانە و ئەمە کارانە کە کارێکار ئەوە تا بڵێ ڕۆژانێکی کەم بتوانێت لە برسێتی و لە وەزعێتە درێژە بە ژیانێکی کولەمەرجی بدەن دواوتتان پەیامی ئێوە لە یەکی ئایاری 2025 بۆ کرێکارانی کەرکووک و کوردستان و عێراق هیوادارم جژنیەکی یار بێتە ڕۆژی یەکێتی و بەهێزکردنی ناڕەزایەتیەکانی کرێکاران و بە تایبەتی لە کەرکووکایەکێ لەو کۆسپە گەورانەی کە لە بەردەم چینی کرێکارە لە کەرکووکە ئەو شەڕە قەومیانەیە کە ئەحزابەکان هەر جارنەجارێ بە پێی سیاست و بەرژەوەندیەکانی خۆیان دروستێکن و خەڵکی ئەم شارە بێتە قوربانی و کێشمەکێشی قەومیوانە دروستەکەن هیوادارم و پەیامی من بۆ کرێکارانەوەیە کە ئەوان کرێکارن یەک چینن یەک داخوازیان هەیە پاراستنی ژیان و مەترسیەکانی ئەوان وە دوورخستنەوەی خۆیان لەو شەڕوانەوە یەکێتی نێوان کرێکارانی نەتەوە جیاوازەکانی ئەم شارە بپارێزرێتەوە بتوانین پێکەوە ژیانێکی شایستەی ئینسانی و دوور لە شەڕ و مەترسیەکانی شەڕ و برسێتی و گرانی دەربڕین و هیوادانیمە یەک دەست لە نێو دەستی یەکتر بنین بۆ بەهێزکردنی خەباتی چینایەتی خۆمە ئازاد مەجید زۆر سپاس بەم دەرفەتەی پێداین و بەشێکی زۆر کەممان لە مێژوویەکی دوور و درێژ باسکرد هیوادارم دەرفەت بێتە پێشەوە کە بتوانین زیاتر و زیاتر لەسەر ئەو مێژوە قسە بکەین کاتێکی خۆش سپاس بۆتەوە سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ کە گرنگی بەم ڕۆژی کرێکاران و داخوازیەکان و بەرژەوەندەکانی چینی کرێکاردا سپاس بۆیە هەرچەنە کۆتاییمان بەم چاوپێکەوت نهاتوە بەڵام پرسیارێک لە بینەرەوە هاتووە ئەگەر پێش ئەوەی کە ماڵئاوایت لێ بکەین وەڵامەکەیت لە ئێوە
وەرگرینەوە دەڵێ ئایا کرێکاران خۆیان بۆ یەکی ئایار هەڵوێستیان چۆنە داکۆکی لە مافی خۆیان بکەین ئەگەر چی ڕەنگە بە بەشێک لە نێو قسەکانی توێ هاتبێ بەڵام مادەم پرسیاری بینەرە بتوان بە کورتی وەڵامی بدەنەوە پێش ئەوەی کە بەجێمان بێڵ سپاسدانەکەین. ئێمە خۆمان کرێکاری من خۆم کەسێکم کرێکارم ینی بە درێژایی تەمەنێکی عمری خۆم لە هەشتاکانەوە من ئێمە هەوڵمان داوە ئێمە خەڵکە کۆمۆنیست و چەپەکان کە خۆمان بە بەشی وشیاری ئەمچینە زانین بەو کرێکارانە زانین کە هەوڵە دەین و خەباتەکەین لە پێناوەی کە بتوانین یەکی ئایار بناسێنین بە چینی کرێکارەوەە هەروەک وتم بەداخەوە ینی چینی کرێکار ئاسی ژیان و مەعیشەت و گوزەران و تەوەقوعاتی ئەو نەداگیراوەتە خوارەوە فریای لقمەی دەمی خۆی پەیداکردنی لقمەی دەمی خۆی و مناڵەکانی ئەکەوێت ئەوەندەی بیری لە ئێستاە بەبوونی ئەو شەڕ و برسێتی و بێکاریە کەمتر بیری لەلایەوەیە کە بتوانێت یادی یەکی ئایار و جەژنی یەکی یار گەورەتر و گەورەتر ڕاگرێت ئێمە وەک بەشێک لە کرێکارانی کەرکووک بە درێژایی تەمەنێکی زۆر هەموو ساڵێک ئێمە یادی جژنی یەکی ئایارمان کردووە لە شوێنە جیاوازەکان و بە مەسیرە و بە ئاهەنگ و بە بڵاوکردنەوەی لافیتە و پلاکارد بە هەموو ئەو جۆرانەی کە کرابین ئێمە کەسانێکی جیاواز نیمان لە چینی کرێکار واقعەتی ئەمڕۆی چینی کرێکار لە کەرکووکە و لە عێراقیشە تا حدێ بەم شێوەی کە باسمان کرد ئەم جاریان ئیجازە دەدەین بڕۆی دووبارە لەگەناڵنەوە زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشنگ زۆر سپاس ئازیزان گوچانێکی چەند چرکەی و بەردەوام دەبی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان تایبەت بە یەکی ئایار بەڵە بینەرانی ئازیز پێش ئەوەی کە بچینە سەر ئەو گرتە ڤیددیوانی کە ئامادەمان کردو ئەو ڕێپۆرتاژ و سەرنجی پێشەنگ و تا چاوپێکەوتنی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی کە ساڵی پار ئەنجام درابوو جەلال سەعید چالاکوانی سیاسیمان لە گەڵدایە جەلال سەعید یاڕێ باش و ئەگەر کامێراکەت بڕێک بەرزکەیتەوە تاوەکو بتبینین سپاس دەکەین بەڵێ سپاسا دەکەم سپاسی تەلەڤیزیۆنی پێشەنگ دەکەم و سپاسی بینەران دەکەم کە وەختێک لەگەڵ ئێمە بەسەر دەبن بە ڕۆژێکی مێژووی کە ڕۆژی ژیانی چینی کرێکارە سپاس بۆ دەرفەتتان کە بێمەتان داوە ئەگەر یەک تۆست کامێراکەتان بەرز بکەنەوە بۆ ئەوەی کە بەباشی پتان بینین زۆر سپاس دەمەوێت پرسیاری تایبەت ناکەم دەمەوێت خۆتان ئازادانە قسەی خۆتان لە مەڕیەکی ئایارەوە بکەن فەرمون دووبارە دەستخۆش بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ کە ڕۆژێکی وا مێژووی بە هەند وەرگرتووە و تر کۆمەڵی قسە و بازێنێ بۆ ئەو ڕۆژە و ئەو ڕۆژە دەکاتە ڕۆژێکی پڕپرسیار و پرسیار کە لە خەڵکانێک دەیکا کە لە ناوەندە کرێکارەکانن یان لە چالاکی سیاسین یان لە هەر ڕێکخراوێکی کرێکارین بەرحاڵ بەنسبەت ئەو پرسیاری تۆ کە پرسیاریش نییە خۆت دەڵێ ئیتر چی باسکە لەسەر یەکی ئایارتر ئازادی باقە من دەمێت لەو شوێنەوە دەست پێ بکەم کە یەکی ئایاری ئەم ساڵ لەسەر و لە هەلومەرجێکدا دەکرێتەوە یان پێدەنێتە ناو ئەو ڕۆژەوە کە بەیانە لە زۆربەی دنیا کە تر بە ئەوەلیمەی بەیەکی ئایار ناسراوە کە ئەم ڕۆژەی تر بەڕسمی لە هەموو دنیا و تر کرێکارانی جیان ئەم ڕۆژیان کردە ڕۆژی خۆیان بەڵام ئەم ڕۆژە لە ئێستادا بەڕاستی ڕۆژە ینی لە کاتێکدا کرێتەوە کە دنیا خەفەقانی دنیایەک ئەزمەگرتووی سەرمایه‌داریە و سەرمایه‌داری هەمیشەش کە ئەزمە دەگرێت لە ملی خەڵکی فەقیر و ڕۆژار و کرێکار و زەحمەتکێش بازەکەی پێدا ئەوەتانێ کە ئەم سیستەمی ئێستا ئەم نظامی سەرمایه‌داریە کە سەرۆکایەتی بە سەرۆکاتی ترامپیزم لە دنیا هاتوۆتە پێشەوە سیرەکەیت زۆرترین باز لە هەموو وڵاتەکان هەرێک و بە پێی خۆی ئەم نسیبەت و ئەم ناحەقی بەردەکەوێت ئەو تا زۆربەی کرێکارانی جیهان لە باتیەوەی ئەم ڕۆژە بکەن ڕۆژی هاوپشتی و بێنە سەر جادەکان یەخەی سەرمایه‌داری بگرن و داوای حەق و حقوقیان بکەن هەر لە سەعات کاری کەمەوە هەم لە کری زیاد و هەم لە بژێوی ژیانانەوە کەچی
وەزەتێکی بۆ دروست کردوون لە دنیادا کە زیاتر وەزەتێکی شەڕ و کوشتارە، وەزەتێکی باس زیادکردنە لەسەر یەکتر کە دەیانێت زەهنی خەڵکی چینی کرێکار و زەحمەتکێش بەم ئاقارە دابەرن کەتر قسەیەک لەسەر حەق دەست نەبێت، قسەیەک لەسەر زیادکردنی کرێ نەبێت، باشکردنی ژیانیان نەبێت، بەڵکو قسان سەرەوەیە چۆن بتوانن ژیانی ڕۆژانیان دابینکەن، کرێی خانوەکانیان بدەن، مناڵەکانیان بەرنە مەکتەب، نەخۆشەکانیان چارەسەرکەن. یعنی ئەمانە قسەیەکی لەسەر نەماوە ئەوەندەی کە فەلاکەتیان بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش هێناوە. هەر لەوەی کە و هاورانی پێشتر قسان لەسەر کرد لە وڵاتانی شەرقی ئەوسەد سەرەکەی مەشاکلێکی وایە هەر نەکرێکاربی لە یەکریزی و داخوازی ناکاتەوە، بیلەوە دەکاتەوە بەیانی هەڵدەسێت چ مسیبەتێکی تر بەسەر کولی شارەکەی وڵاتەکەی دانایە. جاوەتر سەیری وڵاتانی پێشکەوتون شکە کەتر لە ئەوروپا و نۆرسی ئەمریکا کە لانکەی ئەم ناڕزایەتی و خۆپشاندانە نەبوون، لانکەی ئەو بەرزکردنەوە داخوازیانە بوون، بەڵام کە ینی پێشتریش تر کە سندیکاکان ئەمانە دەکرێت سا سندیکاکانیش نوزان لێوە نایە لەبارەت ئەم ڕۆژەوە، لەبارەت ئەم داخوازیانەوە، بۆیە بەشەریان وا تووشی مەشاکیل و نەعەدالەتێک کردووە، ناڕەحەتێک کردووە، زەهنیان بۆ مێشیان بۆ لای شتێکی تر بردووە کەترنا هیچ فڕی بەسەر مۆقعیت چیناتەکەیەوە نییە، هەر لە شەڕی ئۆکرانیا و رووسیا دەگەری، هەر لە شەڕی غەزە و ئیسرائیل دەڵێ، هەر لە سوودان دەڵێ، یعنی لە دنیادا شڕەوەیەکان دروست کردووە کە چینی کرێکار هیچ بیر لە مۆقعەتی خۆی ناکاتەوە. ساڵانە لەم کەنەدایە بۆ یەکی ئار دنیایەک ڕێکخرا و ئەوە داهاتە سەرخات ئێستا خەریکە ئەمەش کاڵ دەبێتەوە. ئەم ڕۆژە بەجیالەوەی کە نۆرسی ئەمریکا ڕۆژێکی کرێکا هە بەڕسمی ناناسێ، قەزم نۆرسی ئەمریکا شیمالی ئەمریکا بە ئەمریکا US و کەنەدا و مەکسیکە ئەم سێ وڵاتە ئەم ڕۆژە بەڕسمی ناناسن، بەڵام چەپەکان و ڕێکخراوە کرێکارەکان ئەم ڕۆژیان لە ماوەی 15 ساڵی ڕابردوو سابت کردو کە لەو ڕۆژەدا بتوان بێنە سەر جادە و داخوازەکان بن بەسەر، بەڵام ئەم ساڵ وەک ئەم پێویستیش ئەم یەکبوونیش نابینی بە ئەوەندەی خەریکی بڵێ بازدانان لەسەر وڵاتەکان و ئەوەندەی قەزی نێوان ئەمریکا و کەندا هەیە لە زەهنی کرێکاران ئەم داخوازیانە کاڵ بۆتەوە. بۆیە سەرمایه‌داری لە ئێستادا لە قیمەی بە گەوجاندکردنی چینی کرێکارە، چینی کرێکاری بۆ ڕاوەستانەوە بەرامبەر بەم نەعەدالەتیە هیچ شارێکینی هیچ ڕێگەی ترینی، هەر غیری یەکگرتووبوون و ڕێخاوبوون لە حیزبی پێشەوەدا بۆی کولی ئەم سیستەمە سەرۆژێرکە. بۆ یەکی ئار بەڕاستی بۆ ئەم ساڵ زەحمەتێکی زۆری هەیە لە ڕووی یەکریزی کرێکارەوە، بەڵام هیچ چارێکترنی هەر دەبێ ئەم چینە بەهۆش خۆی بێتەوە، ئەم چینە حیزبی پێشەوەی خۆی دیاری بکات بۆی بتوانێت ئاڵگۆڕ لە کولی کۆمەڵگانە نەک لە چینەکەی خۆیدا بێنە. دیارە کە چینی کرێکار زۆربەی هەموو چین و توێژەکان دەگرێتەوە، ئەوانەی کە ڕۆژانە هەم لە ماڵەوە ئیش دەکەن، ئەوەی لە دەرەوە ئیش دەکات، ئەوەی لە بە ئۆنلاین ئیش دەکات، هەمووی هەر کرێکارە، چونکە ئەو حەقی وەردەگرێ بەشیەوە ناکە کە ژیان و ژێوی خۆیەکە لە بەرامبەر سەرمادارانێک کەتر خەریکن لە بۆشایی ئاسمان و لەسەر سێرەکانی تر خان و بنیادنن بۆ خۆیان و ماڵ منداڵەکانیان. پێتان وایە ئومێد هەیە کە هاوپشتی چینایەتی جیهانی چینی کرێکار لە ئایندەیەکی نزیکە لە ساڵانی ئایندەدا هەنگاوی زیاتر هەڵگرێ بۆ پێشەوە و ئومێد بەوە هەبێت کە نزیک بوونەوە ئەوەی کە ئێوە ئاماژەتان پێکرۆک و خاڵێکی لاواز بەرەو هەنگاوی باشتر هەڵنێت؟ خۆی مۆزۆکە بە هیوای من و تۆ نییە، ئەمە خودی سیستەمی سەرمایه‌داریە، ئەبێتر ئەم سیستەمە هیچکە بە کەڵکی بەشەر نایە، هەموو ڕەنگەکانی تاک کردەوە، هەر لە مۆدرنە و پۆستمۆدرنە و هەم لە بازاری ئازاد و ئەوەتان سیستەمی سەرمایه‌داری کە لە بازاری ئازاد شکستی هێناوە دەیەوێت بچێتەوە بەرەو 60-70 ساڵ دواتر کە لە ڕووی اقتصادەوە بازاری ئازاد نیەڵێ ئەوێ بەرهەمەکانی خۆی دروست کاتەوە لە وڵاتی خۆی و بەحساب لە ناو خۆی وڵاتدا سەرمایە گوزاری بکە، ئەمەشی تر چەندین ساڵی دەوێت تا ئەمە دەکات. بۆیە پێم وایە سەرمایه‌داری لە هەموو هەنگاوەکانی شکستی هێناوە، بۆیە لە نۆرەی چینی کرێکارە هەموو ڕێگاکانی
پێتاکردێتەوە لە لابرنی حدودەکان لە لابرنی ڕەنگەکان هەر بۆی قازانج و سەرمایە بە کەڵەکەکە سەرمایەدار کەچی ئەمانش هەر فریای ناکەوە و چونکەم ئەم زەریایەکە ئێوێ هەچی سەرمایی بە شەریەت هەیە بە قورگی چەند کەسانێک و چەند کۆمپانێکی کە بۆیە کرێکاران هیچ ڕێگەی چاکانی ئەبێتر ئەم ڕێگەیە بگرن بەرکە ڕێگەی ڕزگاری هەموو کۆمەڵگایە ئەبێ حیزبەکانی دەبێ حیزبی پێشۆ دروستکە بێ حیزبێ دروستکە کە ڕێک لە قازانجی بەرژۆنی چینی کرێکار بێ هیچکە لە ڕێگەی سندیکا و پەرلەمان و حکوومەتی بنکە فراوان و حکوومەتی هەموو چینەکان و حکوومەتی مەیلە جیاوازەکان ناتوانێت کرێکار بحەسێتەوە ناکرێت کرێکار ژیانی باشتری هەبێت بۆیە ئەبێ ئەمە ئەخیت چارەیەکی کەتر دەبێت یەکگرتوو بێت لە خۆی حیزبی خۆی پێک بێنێ بۆ خۆی بێتە مەیدان و داخوازەکانی خۆی بە دەست و بنووسی خۆی بەدی بێنێت لە قورگی سەرماداران دەری بێنێت. جەلال سەعید زۆر سوپاس بۆ دەفتەی پێداین و ئایارتان جارێکی تر پیرۆز. منی زۆر سپاسی ڕادەپێشان دەکەم هەمەوەی کە گرنگیەکی ئاری بۆ میهمە و هاتووە بەرنامەی تایبەت دادنێ و هەم بۆ ئێوەشکە منتان بەسەر کردەوە لەو ڕۆژەدا کەتر ڕۆژی زیانی چینی کرێکارە دووبارە ڕێزم هەیە بۆ هەموو ئەو کرێکارانی کە لە شوێنی کار ژیانیان لەدەستداوە و ئەو کرێکارانەی کە بەهۆی کارەوە بریندار بوون و ئێستا لە نەخۆشخانەکان بە هیوای چابوونەوەین و دووبارە من سپاسان دەکەم و هیوام ئەوەیە یەکی ئارێک تر بتوانین قسەیەک تر بکەین لەسەر یەکگرتووی چینی کرێکار و هاتنە دی خوازیارەکانیان. زۆر سپاس. هیواداری. ئازیزان چەند گرتێ ڤیددیۆیەک چەند دۆکومنتێک و چاوپێکەوتن ئامادەکراوە بەڵام بەر لەوانە با تەماشای مێژوچەی یەکی ئایار بکەین بزانین یەکی ئایار چۆنی سەری هەڵدا و چۆن یەکی 5 بۆ ڕۆژی جیهانی چینی کرێکار. ڕپۆرتاژێک کە لەلایەن مستەفا باهیر ئامادەکراوە و لەلایەن کاوان قادرەوە خوێندراوەتەوە. بینەری بن. مێژوچەی ئەیار لە ئامادەکردنی مستەفا باهیر، خوێندنەوەی کاوان قادر. یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکاران ڕۆژی بیرهێنەرەوەی مێژووی خەباتی چینی کرێکارە لە سەرتاسەری جیهاندا. سەرەتای ئەم مێژووە لە پەیوەند بە خەباتی کرێکارانەوە بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن لە ڕۆژێکدا بۆ 8 کاتژمێر دەست پێ دەکات. لە ڕۆژی 21 نیسانی ساڵی 1856دا کرێکارانی ئوسترالیا بڕیاری ڕاگرتنی 1 ڕۆژ کارکردنیاندا و لە کۆبوونەوەیەکی فراواندا بڕیاریاندا کە خەبات بکەن بۆ کەمکردنەوەی کاتی کارکردن. دەبێت کاتی کارکردن لە ڕۆژێکدا لە 8 کاتژمێر زیاتر نەبێت کە لەو کاتەدا کرێکاران لە 12 بۆ 14 کاتژمێر کاریان دەکرد. بڕیاری ئەم کرێکارانە هەر بەو وڵاتانەوە نەوەستا بەرەو ئەمریکا ڕۆیشت. لەوێش لە ساڵی 1861 تێکۆشان بۆ کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارکردن دەستی پێکرد. لە ساڵی 1877دا کرێکارانی هێڵی ئاسن مانیان گرت و داوای کەمکردنەوەی سەعاتکاریان دەکرد، بەڵام لەلایەن پۆلیس و سوپای ئەمریکاوە بە شێوەیەکی توند و تیژ هێرش کرایە سەر و سەرکوتیان کردن. لە ساڵی 1884دا فدراسیۆنی سندیکا و یەکێتیە کرێکاریە ڕێکخراوەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا کە لە ساڵی 1881ەوە پێکاتە بوو بڕیارێکی دەرکرد کە لە بەشێکدا دەڵێت لە یەکی ئەیاری 1886 بەدواوە دەبێت کرێکاران لە ڕۆژێکدا تەنها 8 کاتژمێر کار بکەن. بانگەوازی هەموو ڕێکخراوە کرێکاریەکان دەکەین کە یاساکان بە جۆرێک ئاراستە بکەن لەگەڵ ئەم بڕیارەدا بێتەوە. ساڵێک دوای ئەوە هەمان فدراسیۆن بەیانێکی تری بڵاو کردەوە و تیایدا دووپاتی دەکردەوە
کە سیستمی 8 سەعات کارکردن دەبێت لە یەکی ئەیاری ساڵی 1886ەوە کاری پێ بکرێت. لە ئەمریکاش کرێکاران ڕۆژانە دەبوو 12 سەعات تەنانەت 14 سەعات کاریان دەکرد. چەند مانگ بەر لە ڕۆژی دیاریکراو واتە بەر لە یەکی ئەیاری ساڵی 1886 بە سەدان هەزار کرێکار و ڕێکخرا و ناڕێکخرا هاتنە مەیدانی خەباتەوە بۆ کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. شاری شیکاگۆ لە ویلایەتی ئیلینۆی ناوەندی خەبات و ڕوبەڕووبوونەوە بوو لە پێناو کەمکردنەوەی کاتژمێری کارکردن. یەکێتی ناوەندی کار لە شیکاگۆ ڕابەرایەتی ئەم جوڵانەوەی دەکرد کە پێکهاتبوو لە 22 یەکێتی و ڕێکخراوی کرێکاری. لە یەکی ئەیاردا بە سەدان هەزار کرێکار بە دروشمی 8 کاتژمێر بۆ کارکردن، 8 کاتژمێر بۆ پشوو، 8 کاتژمێریش بۆ خەو ڕژانە سەر شەقامەکان. لە ڕۆژی 3 ئەیاری 1886دا کە هێشتا لە هەندێک شوێن مانگرتن بەردەوام بوو بۆ بەدیهێنانی خواستی 8 سەعات کارکردن، لە کۆمپانیایەک بە ناوی ماکرۆمیک پۆلیس تەقەی لە مانگرتنی کرێکاران کرد و ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە. بۆ ڕۆژی دوایی بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو پەلامارە دڕندانەیی پۆلیس بانگەوازی گرتبوونەوەیشی کرێکاری لە مەیدانی هیمارکێت لە شاری شیکاغۆ ئەنجام درا. گرتبوونەوەکە بە شێوەیەکی ئارام بەڕێوە دەچوو. لە کاتێکدا دوا قسەکەر لەسەر مینبەر قسەی دەکرد، کۆبوونەوەکە بەهۆی بارانبارینی زۆرەوە ژمارەی بەشداربووان زۆر کەم دەبێتەوە و تەنها 200 کەس لە مەیدانەکەدا دەمێننەوە. لەو کاتەدا هێزێکی پۆلیس کە بریتی دەبێت لە 180 پۆلیس دەڕژێنە مەیدانەکە و فەرمان دەدەن کە بڵاوە بە گرتبوونەوەکە بکرێت. لە کۆتاییدا بۆمبێک لەلایەن نەناسراوێکەوە کە تا ئێستاش ناسنامەی ئاشکرا نەکراوە فڕێ دەدرێتە ناو پۆلیسەکانەوە و پۆلیسێک دەکوژرێت و 6 پۆلیسی تر بریندار دەبن. لە پاش ئەوە پۆلیس تەقە لە کرێکاران دەکەن و ژمارەیەکیان لێ دەکوژن و بریندار دەکەن. تا ئێستاش بە شێوەیەکی دیاریکرا و ڕانەگەیەندراوە کە چەند کرێکار بەدەستی پۆلیس کوژراون. سەرنجام بەبێ هیچ بەڵگەیەکی سەلمێنراو لە دادگایەکی بێسەرەوبەرەدا 7 کەس لە ڕابەرانی کرێکاری بە تۆمەتی پیلانگێڕان بۆ کوشتنی پۆلیس حکمی سێدارە و کەسێکیان بە ناوی ئۆسکار بە حکمی 15 ساڵ زیندانی بۆ دەردەکرێت. لە 11 نۆڤەمبەری 1970دا 4 لەو ڕابەرانە بە ناوەکانی ئەلبێرت پارسۆنز، ئەدۆلف فیشەر، ئۆگست سپایس و جۆرج ئەنجێل لە سێدارە دەدرێن و لویس لینگ لە زینداندا خۆی دەکوژێت. دوای لێکۆڵینەوەیەکی زۆر وت کە چەند ساڵی خایاند، گومان لەوە دەکرێت کە پۆلیسەکان خۆیان بۆمبەکەیان هاویشت بێت. ئەم کرێکارانە هەمیان بێتاوان دەرچوون. ساڵی 1992 لەسەر بڕیاری عومدەی شیکاگۆ ئەو پارکە کرا بە شوێنێکی گرنگی ئەو شارە. لە ساڵی 2004دا مێنۆمێنتێک بۆ هەموو قوربانیانی ئەو کارەساتە لەو پارکە دانرا. ڕنگانەوەی ڕووداوەکەی شیکاگۆ لە ئەوروپا لە ساڵی 1889 لە یەکەمین کۆبوونەوەی ئینتەرناسیۆنالی دووەم بە پێشنیاری ڕایمۆند لاڤیان بە بۆنەی ساڵیادی ناڕازایەتیەکانی شیکاگۆوە بانگەوازی خۆپیشاندانی سەرتاسەری و جیهانی لە یەکی ئەیاری ساڵی 1890دا کرد. خۆپیشاندانەکان بەڕادەیەک سەرکۆتوو بوون کە ساڵی دواتر واتە ساڵی 1891 یەکی ئەیار بەڕەسمی لەلایەن کۆنگری دووەمی ئینتەرناسیۆنالی دووەم وەک چالاکیی ساڵانە ناسرا. لەم مێژوە بەدواوە لە ئەوروپاش هەموو ساڵێک یادی یەکی ئایار بەرز ڕاگیراوە. زۆر جاریش شەڕ و پێکدادان لە بینی کرێکاران و پۆلیسدا دروست دەبوو. کوژرا و برینداری زۆری لێ دەکەوتەوە. لە ساڵی 1891دا لە ڕۆژی یەکی ئایاردا تێکەڵچوون لە بینی پۆلیس و کرێکارانی هەریەک لە فەڕەنسا، ئیتالیا و هەنگاریا دروست بوو. ژمارەیەک کوژرا و برینداری لێکەوتەوە.
بەم جۆرە ڕۆژی 1 ئەیار بوو بە ڕۆژی خەبات و تێکوەشان بۆ چینی کرێکاران. لەو بەروارە بەدواوە تا ئێستا ساڵانە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کرێکاران لە سەر تاسەری جیهان چالاکی ڕێک دەخەن و لە زۆر وڵات هێرش دەکرێتە سەریان و دەرەنجام قوربانی لێ دەکەوێتەوە. ئەم کێشمەکێشە چینایەتیە هەر بەردەوام دەبێت تا کرێکار و سەرمایه‌دار مابێت، تا چەوسێنەر و چەوساوە مابێت ئەم نایەکسانیە دەمێنێت. تەنها هێزێکیش کە دەتوانێت کۆتایی بەم ململانەیە چینایەتێ بێنێت شۆڕشی کرێکاری و هاتنە مەیدانی چینی کرێکارە. بۆ گرتنە دەستی دەسەڵات تەنها حکوومەتی کرێکارانە کە یەکسانی بەرقەرار دەکات. بژی 1 ئەیار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینایەتی کرێکاران. بەڵێبینەرانی عەزیز، ئەوە ڕێپۆرتاژێ بوو سەبارەت بە مێژووچەی 1 ئەیار لە ئامادەکردنی مستەفا باهیر و خوێندنەوەی کاوان قادر. دوو بڕگەی تر پێش ئەوەی کۆتایی بە بەرنامە تایبەتەکەی 1 ئەیار بێنین، قوربانیانی شوێنی کار بابەتێکە کە لە ماوەیەکی زۆر لە کوردستانە لە پەیوەندیەکی ئایارەوە قسە باسی لەسەر کراوە. ئێمەشەر لەم پێشەن تیڤیەوە چەندین بەرنامەمان لەسەر ئەنجامدا و 2 ساڵ بەر لە ئێستا ڕێپۆرتاژێکیشماندا سەرنجی پێشەنگەوە ئامادەکرد بوو. جێ خۆیەتی دووبارە ئەو ڕێپۆرتاژە ببینینەوە. سەرنجی پێشەنگ تایبەت بە قوربانیانی شوێنی کار. سەرنجی پێشەنگ. قوربانیانی شوێنی کار یەکێک لە دیاردا دڵتەزێنەکانی کۆمەڵگەی کوردستان قوربانیانی شوێنی کارە کە ئامارەکانی گەیشتونەتە ژمارەیەکی یەکجار مەترسیدار. لە سەروبەندی 1 ئەیار بڵاوکراوی دەنگی کرێکار لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریدا کۆمەڵێک ئاماری قوربانیانی شوێنی کاری ڕاگەیاند. کۆی گشتی ئاماری قوربانیان لەم 16 مانگەیە کە ڕووی داوە، کۆی گشتی 79 قوربانی هەبووە لە 16 مانگی ڕابردووە کرێکاران گیانیان لەدەستداوە. ئایا ئێستایەک مانگونی و پاشێکی ئەیار ئامارەکان بەکوێ گەیشتوون؟ شاباز مەحموود بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی ناوبراودا دەڵێت ئامارەکان بەرز بوونەتەوە بۆ ڕێژەیەکی مەترسیدار. تەنها لە 28 چوارەوە هەتاوەکو ئێستا 18 حاڵەتی تر تۆمار کراوە کە ئاخرین ڕووداوە ئەو ڕووداوە بوو کە لە پرۆژەی درەوستی لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە کامی داڕمانی کەوتنە خوارەوەی یەکێک لە ئەو فلاتانەی کە موات سەرخا بۆ سەر ئاپارتمانە بەرزەکان لە کامدا 3 کرێکار گیانیان لەدەستدا و دانەیەکیان بە سەختی برینار بوو. پرسیارێکی سادە ئەوەیە کە هەڵکشانی بەردەوامی کرێکارانێک کە ئەبنە قوربانیانی شوێنی کار چکاردانەوەیکی لای حکوومەت، سەندیکا، خاوەنکار و کۆمپانیاکان و لایەنی تری پەیوەندیدار دروست کردووە. چ قسەیەکیان بۆ و چ بەرپرسیارەتیەکیان گرتۆتە ئەستۆ. شاباز مەحموود لە وەڵامدا دەڵێت بەداخەوە هەم لایەنی حکوومەت هەم لایەنی بەرپرس هەم خاوەنکار و کۆمپانیاکان گوێ نادەن بە مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە مەیدانەکانی کار لە ناو کۆمپانیا و کارگەکان و پرۆژەکانی کارکردنی کرێکاران. بەداخەوانێ حکوومەت شانی خۆی خاڵی کردوێتەوە لە بەرپرسیاریەت کە لە ئەستۆی ئەوە کە ئەویش چاودێریکردن و سەپاندنی پێویستیەکانی سەلامەتی، چاودێریکردنی ناوەندەکانی کار و کۆمپانیا و کارگەکان بۆی کە چاودێریکی وردی هەبێ بەسەری وە لیژنەی تایبەتمەند بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران هەبێت لەو ناوەندانەیە. بەداخۆ تاکو ئێستا حکوومەتی هەرێم لەمەیە زۆر خەم ساردانە هیچ گوێیەکی نەداوە بە پاراستنی ژیانی کرێکاران و بە ئەوەی کە بتوانێت لانی کەم چاودێریکی وردی هەبێ بەسەرم پرۆژانە و لانی کەمی مەرجەکان بسەپێنێ بەسەر کۆمپانیا و کارگەکان بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێت. پرسیاری گرنگ لە ئێستادا ئەوەیە کە چۆن بکرێت بەر بە بەردەوامی ئەم کارە ترسناکانە بگیرێت. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی بەر بە کارەساتی هاوشێوە بگیرێت لە ئایندەدا و کرێکاران چیتر نەبنە قوربانی لە شوێنی کارەکانیان.
بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی دەنگی کرێکار دەڵێت ئەو حاڵەتانی کە ئەتوانێت ئەم ڕێژەیە کەم کاتەوە یەکەمەوەیە کە لایەنی دەسەڵات و بەرپرس لیژنەی زیاتری سەلامەتی سەیفتیە بێت و زۆربەی و مەرجانی کە پێویستن بۆ مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە ناوەندەکانی کار لە شوێنی کارکردنی کرێکاران لە ناو کارگە و کۆمپانیەکان حکومەت بیسەپێنێ بەسەر کۆمپانیەکانە کە بە ناچاری مل بدەن بە دەستەبەرکردنی هەموو پێویستیانەی خۆپارێزی بۆ کرێکاران و کرێکارانیش خۆشیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە مەسەلەی پێویستیەکانی سەلامەتی وشیاری پێیاکەن کە بزانن چۆن بەکارێنن و ئەو ئامرازانی کە ئامرازی کارکردنن وەک بەرزکەرەوەکان وەکو ئەو مەکاینانەی بۆ گواستنەوەی موادەکان بەکارێنن معلوماتیان هەبێەوە هەموو کۆمپانیەکان ملزەم کرێن بەوەی کە تیمی تایبەتی سەیفتی لە ناو پرۆژەکانیانە هەبێ کە ڕۆژانە وانەی پراکتیکی بە کرێکاران بڵێنەوە لەسەر مەسەلەکانی خۆپارێزی لەسەر مەسەلەکانی کەرەستەکانی بەکارێنانی کارکردن لەسەر مەکاینەکان لەسەر شێوازە سەلامەتەکانی بەکارێنانی و هاوکات لەگەڵ ئەمەشدا ڕێکخراوەکانی داکۆکی کار لە کرێکاران و هەڵسوڕانێکی کرێکاری کە لە مەجای مەسەلەی سەلامەتی کرێکاراندا خەباتەکەن لەو مەیدانە ئەتوانن دەور و ڕۆڵی کاریگەریانە بێ لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ کرێکاران کۆڕ و سیمینارەکانیان بڵاوکراوەکانیان لەو مەجالشدا ئەمەوەک بڵاوکراوی دەنگی کرێکار کۆمەڵێک ڕێنمایی هەم لە بڵاوکراوەکەمان هەم لە پەیجەکەمان و لە ئایندەیەکی نزیکشدا هەم لە سایتەکەمان تایبەت بە وشیاری مەسەلەی سەلامەتی کرێکاران و مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و پێویستیەکانی سەلامەتی خۆپارێزی کرێکاران و هەموو حاڵەتانەی کە گرنگە و هەموو ئەو پێویستیانەی کە گرنگە ئێمە بۆ کرێکارانی ڕوون بکەینەوانێ و بتوانین لەو مەجالە کارێکی وا بکەین کە بتوانین ئیسپادە بە کرێکاران کەین ئەم خەتەر و مەیدانی کوشتاری کە لە نێو کرێکاراندا هەیە بە جۆرە لە جۆرەکان بتوانین ئەگەر نەشتوانین من بڕیکەین بە جۆرە لە جۆرەکان کەمیکەینەوە بینینە حاڵەتێکی ئاسایی بەداخەوە کە لە مودەی 6 مانگە 38 حاڵەتی قوربانی بۆ خۆی ئەمە پیشانەیە کە حاڵەتێکی ئەجگار خەتەرە و دۆخی کار لە کوردستان ئامن نییە. ماڵی بینەرانی عزیز ئەوەش سەرنجی پێشەنگ بوو تایبەت بە قوربانیانی شوێنی کار. ساڵی ڕابردوو پێشەنگ تیوی چاوپێکەوتنێکی لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامدا و ناوەڕۆکی ئەو چاوپێکەوتنەش زیاتر تایبەت بوو بە یەکی ئایار بکرێتە پشووی فەرمی و کرێکاران لەو ڕۆژەدا کار نەکەن. جێی خۆیەتی دووبارە ئەو چاوپێکەوتنە ببینینەوە. زۆر بە گەرمی پیرۆزبایی لە کرێکارانی جیهانەکەم بەگشتی و کرێکارانی هەرێمی کوردستان بە تایبەتی هیوادارم ساڵێکی کە توانی بێتمان هەموو خواستەکانی کرێکاران بەدی بهێنین، توانی بێتمان هەموو ئەو کێشانەی کە کرێکار هەیەی هەموو ئەو بێمافی کە هەیەی چارەسەرمان کرد بێت. ماوەیەک لەمەوبەر یاسای کار لە پەرلەمانی کوردستان دەرکرا کە بەپێی ئەم یاسایە ئایا ئەم یاسایە بە تەواوی جێبەجێکرێ؟ خۆی بەداخەوە یاساکە لە پەرلەمان پەسەند کرا، بەڵام خۆ دەزانی پەرلەمان هەڵوەشایەوە بۆیە یاساکەی ئێمەش ئیشی پێ ناکرێ ئێستا، بەڵام خۆشبەختانە هەموو ڕێکارە یاسایەکانی خۆی بڕیوە ئەکرێ خولی داهاتووی پەرلەمان لە وەرزی یەکەمیە تەنها دەنگی لەسەر با و لە وەقایع بڵاوی بکاتەوە بێتە یاسا. زۆر باشە. کوێسان خال لە عادەتەن لە یەکی ئایارە لە هەموو جیهانە کە کرێکاران ڕۆژی پشووی فەرمیانە، ئایا لە هەرێمی کوردستانە تا چەندێک ئیش بەس بەم یاسایە کراوە؟ خۆی لە کەرتی گشتی نەکرد کرێکار فەرمانبەریش پشوویەتی، بەڵام لە کەرتی تایبەت بەداخەوە هەنێک لە کۆمپانیاکان و شوێنکار و کارگەکان کاریان پێیەکەن کەمە پێچەوانی یاسایە. یەکەمە بێ پشووی هەبێ، دووەم ئەو شوێنانەی کە ناکرێت پشویان هەبێت بەشێکی ئیشەکات ئەبێ ڕەزامەندی کرێکارەکەی لەسەر بێت و بە پێی ئەو کاتێک کە کارەکات
کرێکەی بدرێتێ. ئەگەر ئەمە نەکرێت ئەمە پێچەوانەی یاسایە و کرێکارەکانەتوان داوای یاسایی لەسەر خاوەنکارەکەیان تۆمار بکەن. زۆر باشە مەبەستم زیاتر ئەوەیە کە کرێکار لەم ڕۆژەیە زۆربیان پشووی فەرمیە ئەبێ پشووی فەرمی بکرێ و کری خۆشیان بدرێتێ. ئایا ئەمە لە هەرێمی کوردستانە جێبەجێکرێ؟ من باسم کرد نەخێر لە بەشێک لە کۆمپانیاکان لە کارگەکان جێبەجێیەکەن بەڵام لە هەنێک لە شوێنکار و لە کارگە و لەوانە جێبەجێ ناکەن. بەپێی یاسای کار ئەگەر شوێنکارێک پێویستی بەوە هەبێت بەشێک لە کرێکارەکانی ئەو ڕۆژە کار بکەن چونکە ڕەنگە شوێنێکە کارگە بێت نەتوان ڕێداخرێت یان شوێنێکە کارەبا بات ینی شوێنێک کە نابێت دابخرێت بەشێک لە کرێکارەکانی بێداوام بکەن ئەبێ بە ڕەزامەندی هەردوو لا بێت و ئەبێ کرێی سەرباری ئەو سەعاتانی پێ بدرێت جگە لە کرێکەی خۆی کرێی زیای ئەو چەند سەعاتەشی پێ بدرێت کە کارەکات. ئێوە چی پامێکتان هەیە بۆ خاوەن کۆمپانیەکان خاوەن کارگەکان کە لەسەر ئەوەی کە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی بەرز بنرخێن و کرێکارەکان پشووی فەرمی وەربگرن؟ ئێمە لێرەوە داوا لە خاوەنکار و لە شوێنکار و لە هەموو ئەوانەیەکەین کە مافی کرێکار بە پێی یاسای کاری بەرکاری ئێستای هەرێمی کوردستان کار لەگەڵ کرێکارەکانیان بکەن لە سەعاتی کارکردنیان لە پێدانی موچەکانیان کار بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بکەن هەروەها بۆ دەستەبەرکردنیان کار بە یاسای خانەنشینی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بەرکار بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێکرێ وەلەو ڕۆژەشە پێویستە کرێکاران پشووی فەرمیان هەبێت ئەگەرنا بەپێی ئەو ڕێکارانی کە لە یاسای کارا هەیە پێویستە مامەڵە لەگەڵ کرێکارەکانیان بکەن. ئایا بۆچی لە ئێستاە ئەوەی کە ئەیبینین نەیانتوانیوە ئەم یاسایە وەکو یاسایەک متەزمی بکەن بۆ چینی کرێکار؟ کام یاسایان یاسای کار خۆی هەردوو یاساکە خاوەنکار وەک خۆی جێبەجێ ناکات هۆکارەکەشی ئەوەیە کە بەشێک لە خاوەنکارەکان چاوچنۆکن نایەنەوێت سەعاتی کار بەپێی یاساکە بێ نایەوێ کرێکەی وەک ئەوە بێ کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد لەسەر داوای وەزارەتی کار نایەوێ کە ئەو پێداویستیانەی کە بۆ سەلامەتی کرێکارەکەی پێویستە دابینی بکە ئەمە پێویستی بە چاوچنۆکی خاوەنکارەکەەوە هەیە هەنێکی بێ ئاگایی خاوەنکارەکانە لە یاساکان کە وشیارێکی تەواوی یاسایی نییە لەسەر چی یاسای کار چی یاسای خانەنشینی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ جاری وا هەیە ینی پێچەوانەی یاساکە کارەکەن ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەمانە زۆر هەوڵمان ناوە کە ئیش لەسەرەوە بکەین کە خاوەنکارەکان پابند بکەین بە یاساکەوە و هۆشیارەیەکی یاسایی بڵاو بکەینەوە چ لە لای خاوەنکار چ لە لای کرێکار بۆی پابند بن بە یاساکەوە. ئێوە وەکو حکوومەت هۆشیارێکی وەها باشتان داوە بۆی کە خاوەنکارەکان لەگەڵ کرێکارەکانە بۆ شێوازە ماڵەوە بکڕن؟ خۆی ئەمە سەرباری ئەوەی کە ئەرکی وەزارەتە بەڵام ئەرکی سەرەکی ڕێکخراوەکانی کرێکاران ڕێکخراو و یەکێتی و سەندیکاکانی کرێکاران ئەرکی سەرەکیان ئەوەیە کە وشیاری یاسایی بن بە کرێکاران و چاودێری ڕەوشی کرێکاران بکەن. ئێمە خۆشبەختانە ئێستا هەنگیشی باشمان هەیە لەگەڵ سەندیکا و یەکێتیەکانی کرێکاران بەڵام هێشتا ئەو وشیاری یاساییە نە لای خاوەنکار نە لای کرێکار بە تەواوەتی نەچەسپیوە. ئێوە توانیتانە پەیوەندێکی وا دروستکەن لە ڕێی سەندیکاکان و حیزبەکانەوەنی کە سەر بە چینی کرێکارن و زیاتر بۆ پاراستنی مافەکانی کرێکاران هەوڵەدەن؟ بەڵێ هەماهەنگیمان هەیە ئێمە لە بەداخەوە تا ئێستاش بە شکڵی یەک سەندیکای کرێکاران هەیە ئێستاش دوو سەندیکاوێکێتی کرێکاران هەیە ئێمە ئەنجومەنی کارگێڕیمان هەیە ئەنجومەنی کارگێڕی خەزنە و خانەنشینی کە ماڵانە کۆ بنەوە نوێنەری سەندیکای کرێکارانی هەردوو زۆنەکەی تایە بەشداریەکەن لە بڕیارەکانی تایبەت بە یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتی ڕەیان وەرەی ژیرێ دەنێن و هەروەها بۆ ئەو لیژنانەی کە سەردانی شوێنکارەکانەکەن چ بۆ پاراستی مافی کرێکاران چ بۆ جێبەجێکردنی دەستەبەری کۆمەڵایەتی نوێنەری سەندیکای کرێکاران لەگەڵ لیژنەکانی ئێمەیە دەرەچن ئەچن بۆ شوێنکارەکان بەسەرەکەنەوە.
ئەمەیان پرسیارە لە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بکەم تۆ لەو ڕۆژەیە لە یەکی ئایارە چیەکەیت بۆ کرێکاران؟ من لە یەکی ئایار ئەم 4 ساڵە هەموو جارێ شوێنکارەکانم بەسەر کردوێتەوە. ڕۆیشتوم بزانم چەند شوێن کار بە کرێکارەکانیانەکەن و هەموو جارێک لەو سەردانانەم ئەگەر شوێنکارێک کاری بە کرێکارەکەی کردبێت پەیوەندیم بە خاوەنکارەکەیەوە کردووە کە ئەمەی تۆی کەیت یاساییە ئەبێت بە هەماهەنگی لەگەڵ کرێکارەکەت ئیشی پێ بکەی و کرێی زیایشی بیتێ. بەو شێوەی کارم کردو تا ئێستا. دەستان خۆش. مەڵە بینرانی ئازیز ئەوە شاپێکەوتنە بوو کە ساڵی ڕابردوو پێشنگ تیوی لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئەنجامیدا. بەرنامە تایبەتەکەمان تایبەت بە یەکی ئایار کۆتایی هات بەیانی ڕۆژی یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار لە تەواوی شارە گەورەکانی جیهان لە ناوەندی شاردا کۆبوونەوەی گشتی و ڕێپێوانی کرێکاران ئەنجام دەدرێت. هەروەها لە سلەیمانیش کاتژمێر 4 عەسر لە سەهۆڵەکەوە بەڕاستیمێک دەست پێ دەکات و بەرەوباخی گشتی بەڕێ دەکەوێت. بە هیوای بەشداری ئێوە لەو مەراسیم و چالاکیانە یەکی ئایار. ئایەرتان پیرۆز. لێرەدا دێنە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بوون و بە هیوای ئایارێکی سەرکەوتوو